تەکلیفێکی برایانە وەڵڵی مناڵەکە و بکەی بە پرۆفیسۆر لە هەر بوارێکە قەسەم بەخواون و ئیسفادەی لێ ناکەیت. ئەو نە بۆ گۆرە نابێ، چکە بۆ فێری دینی نەکردووە، فێری ئیسلامەتی و نەکردووە. وەڵاهی لەو ئەوروپایە پیاومان بینیوە، گەنجمان بینیوە، باوکی لە ICU بووە، باوکی لە چاودێری ورد بووە، نەخۆش بووە، لە گیانەڵەیە بووە. جەماعەتی ICU بان کردووە، بۆچی بانی کرد بێ باشە؟ پێسەدانێکی باوکی کە دەستی ماچکە، داوای گرتن ئازایی لێ بکە، خزمەتی بکە، بڵێ من لە ICU بەدیار باوکمەوە ئێوە حەقتان نەبێ بەسەرەوە وەکو مناڵی خۆمانەیکەن. بانگی جەماعەتی ICU کردووەرن. من شەمە و یەکشەمە هۆڵیدەی دەست پێیەکە، پشوم دەست پێیەکە، باوکم ئەمرێ، باوکم مرد، نەچن تەلەفۆنم بۆ بکەن و پشووەکەم لێ تێک بن. من سەفەرەکەم، ئیسراحەتەکەم، خۆم کە هاتمەوە ئیمزاکەتان بۆ وەکەم و شادی و وفاتەکەیتان بۆ تەوقیعەکەم. تەلەفۆنم بۆ نەکەن ها. باوکی ئاوا بەجێهێشت، دوایی گەڕایەوە بەسەر نەک مەیتەکەی، چکە مەیتەکەی دەمێ بوو بەلەدێ شاردبیەوە، هاتبوو میراتەکەی وەرگێ. ئەگەر حەزەکەن مناڵەکانتان ئاوا بێ ئاسانە، ئەوەی خەنە بەردەم مەکتەبیش، مەکتەبێک کە ئەمڕۆ تەنها ئەزانێت تەعلیم فێری مناڵەکەت کە، تەربیە فێری مناڵەکەت کە. ئەوەی تۆ من و تۆ بۆ مناڵەکانمانەکەین لە نان و خواردن و جلوبەرگ و وەسائلی ڕەفاهیەت و مۆبایلیان ئەینە دەست، هەموو کەسێک ئەو بۆ مناڵەکەی خۆی ئەکا. تەنانەت ئاژەڵیش ئەو بۆ مناڵەکەی خۆی بە جوانتر لەوەی تۆ ئەیکەیت، لە دەمی خۆی ئەگرێتەوە، ئەشێنێتەوە دەمی مناڵەکەی، دەمی بەچکەکەی. بەڵام ئەوەی من و تۆ لە ئەوان جا ئاکاتەوە تەربیەکەیە، پەروەردەکەیە کە ئەبێ جیاواز بین. هەر کاتی ئەم پەروەردەیەمان کرد، لێرە منداڵەکەت تەسلیمی خوا کە خوای گەورە لەوسەوە تەسلیم تەکاتەوە، ناڵێ بفەوتێ، خەمە لێی نەبێ. بۆیە دایکان و باوکان دەستان ماچەکەم، ئاگاتان لە مناڵەکانتان بێ، ئاگاتان لەوە بێ کە ئیساکەنە تۆ هێناوتەتە دنیاوە فیترەیە کە خوای گەورە پێی بەخشیویت، تۆ نەبوویتە نەئەهات، لە قیامەتە ئێرە تەگرێ. هەڵێ باوکە نەمناردبوو، دایکە نەمناردبوو بە شوێن تا من خەیتەوە، بەڵام بۆ ڕێگەی ڕاستی پێنیشان نەیە. ئیساکەنە من چی بکەم بەرەو جەهەنەمە ڕۆم و ئێوە چی ئیسفادەیە لە منەکەن، غەیری پەشیمانی و غەیری ناڕەحەتی نەبێ. بۆیە مناڵەکەت ئەلێرە پەروەردە ئەبێ، مناڵەکەت لێرە گەورە ئەبێ، مناڵەکەت لێرە پێئەگا، مناڵەکەت لێرە نافەوتێ، شەهادەی هەبێ نەیبێ، گەورە بێ نەبێ. گرنگەوەیە تۆ تەسلیمی مزگەوتی کە مزگەوت نایەڵێ ئەو پەرژینەی کە بۆی دروست کردووە بفەوتێ. بۆی هیوادارم ئینشاءڵڵا حتا دوای دەورەکەش لە کاتی دەوامی ڕەسمیە ڕۆژانە مناڵەکانتان بنێرن بۆ جەماعەت، بیانێرن بە بەردەوام بن، بە ئەوەی کە خوێنیوانە لە بیریان نەچێتەوە، بە ئەوەی کە فێر بوون بەردەوام بن لەسەری ئەمانە بە زەخیرەیەک بۆ ئێوە بۆ دنیا و قیامەتان، لە کوڕ و لە کشتان.